یارمەتی و خزمەتگوزاری بێبەرامبەر. لە ڕێفیوجی ڕایس تورکی RRT پابندین بە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانمان بەڕێزگرتن لە بنەما ئەخلاقیەکان و ڕێسای ڕەفتاری ڕێکخراوەیمان. یەکێک لەو بنەمایانە ئەوەیە کە هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە لەلایەن ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیەوە پێشکەش دەکرێت بێبەرامبەرە. کارمەندەکانمان ڕێگەیان پێنەدراوە هیچ دیارەکیان خزمەتێکی کەسی لە سوودمەندێک وەربگرن. تکایە ئاگاداری ئەو کەسانە بکە لەوانەیە هەوڵی فێڵکردنت بدەن. نابێت پارە بدەیت بەلایەنی سێم بۆ ئەوەی بە ناوی تۆ دەستی بگاتە RRT یان بۆ ڕەوانەکردنێک بۆ وەرگرتنی خزمەتگوزاریەکانمان. هەرگیز داوا لێ ناکرێت کە هیچ جۆرێکی تری قەرەبووی دارایی بدەیت یان پێشکەشی بکەیت لەلایەن RRT بۆ خزمەتگوزاریەکانی مافی پەنابەرانی تورکیا RRT. ئەگەر داواکاری پارەدان یا قەرەبووکردنەوەی دارایی لێکرا لەلایەن کارمەندەکانی ئەندام لە RRT یان نوێنەری RRT یان هەر کەس و لایەنێک کە خۆی وەک کارمەندێک دەناسێنێت لە RRT بۆ پارەیان هەر جۆرێکی تری قەرەبووکردنەوەی دارایی پێیان مەدە و تکایە دەستبەجێ لە ڕێگەی هێڵی گەرمی تایبەتیمانەوە ئیمەیل، فۆرمی ئۆنلاین یان بەکارهێنانی سندوقی ڕاوسەرنج و سکاڵا لە ئۆفیسەکانمان ئاگادارمان بکەنەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر بەکارهێنانی مکانیزمی ڕاوسەرنج و سکاڵاکانمان تکایە سەیری ڤیدیۆکەمان بکەن لەسەر ئەم بابەتە و سەردانی ماڵپەڕەکەمان بکەن بۆ زانیاری زیاتر. www.mhd.org.tr ئەم ڤیدیۆیە وەک بەشێک لە هاوبەشی لەگەڵ ڕێفیوجی سۆلیدەریتی نێتوۆرک بەرهەمهێنراوە.